بەناوی خوای بەخشندەی مێرەبان سڵاوتان لێبێت بینەرانی یازوو خۆشەویست خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی گفتوگۆ هاتمەوە خزمەتی ئێوە یازوو خۆشەویست کارزان مەحمودم. ئەمڕۆ 16 ڕۆژ تێپەڕی بەسەر ئاگربەست لە کەرتی غەزە و هاوڵاتیان بەردەوامن لە گەڕانەوەیان بۆ ماڵ و حاڵی وێرانەی خۆیان لە ناوەڕاست و لە باکووری کەرتی غەزە. گەرچی غەزەیەکان لە ئەم جەنگەدا نزیکەی 6,000 کەسیان شەهید بووە لە 180 خاکەکەیان وێران بوو بە پێچەوانەی قەوارەی زایوەنی بە ژن و منداڵ و پیر و گەنجیانەوە بەگشتی پێدەکەنن و دڵخۆشن. ئەمەش ئەوە دەردەخات کە قەوارەی زایوەنی هیچ لە ئامانجەکانی بەدی ناتون لە کاتێکدا شکاندنی قەسام و بێئومێدکردنی خەڵکی غەزە ئامانجێکی سەرەکی سوپای قەوارەی زایوەنی بوو. لاڵوگۆڕی دیلەکانی شەوە و ڕاستیە ڕوونتر دەبێتەوە کە یەک سەربازی سوپای زایوەنی بەرامبەر بەدەیان سەرباز ئاڵوگۆڕی پێکراوە. قەوارەی زایوەنی چەندە سازشی لە دانوستانەکاندا بۆ حەماس کردووە. لەم گفتوگۆیەدا دەپرسین 7 ئۆکتۆبەر چی لە پرسی فەڵەستین و جیهانی ئیسلامی بەگشتی گۆڕی؟ کاریگەری لەسەر هەڵسانەوەی گەلانی ئیسلامی دەبێت؟ ئاڵوگۆڕی دیلەکان پێمان دەڵێت حەماس یان قەوارەی زایوەنی لەم جەنگەدا سەرکەوتون. قەوارەی زایوەنی تاوەکو کۆتایی پابەندی قۆناغەکانی ئاگربەست دەبێت یاخود جۆرێک لە دوودڵی لای قەوارەی زایوەنی هەیە کە پەشیمان بێتەوە. قەوارەی زایوەنی تا چەند بە بینینی ئۆتۆمبیل و چەکەکانی بەدەستی حەماسەوە نیگەرانە. هەندێک جار سەرۆکی قەوارەکە هاوای چەک و ئۆتۆمبیلەکانی بەدەستی سەربازانی حەماسەوە دەکات. شەهیدبوونی سەرکردەکانی حەماس و بەرخودان بە فەڵەستینیەکان دەدات لەسەر پرسەکەیان سوور بن یاخود کۆڵ دەدەن. ئەمانە و چەند بابەتێکی دیکە لەگەڵ میوانە بەڕێزەکان هەریەکە لە بەڕێز مامۆستا مستەفا عەبدوڵڵا چاودێری سیاسی. مامۆستا بەخێر بێن، سوپاس بۆم دەرفەتە. هەروەها بەڕێز ئاوژین عومەر چاودێری سیاسی بەم سیفەتە بانگم کردوون ئەمڕۆ ئەگەرنا اختصاساتی تریشتان هەیە. مامۆستا هەردووکتان بەخێر بێن، سوپاسان دەکەم. مامۆستا مستەفا لە بەڕێزتانەوە با دەست پێ بکەین. ناوەڕاستی مەجلیسەکەتان گرتووە. سوپاس یاخوا بەخێر بێن. پێم خۆشە لە مامۆستا ئاوژین دەست پێ بکەین. بە حوکمی دووری و نزیکی مامۆستا نزیکترە. باش، ئەوەی کە حەماس لە 7 ئۆکتۆبەر کردی چی لە بارودۆخی فەڵەستینیەکان گۆڕی؟ بەڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ سازکردنی ئەو بەرنامەیە. بەخێر بێن. لە ئان و ساتێک ئەو بەرنامەیە قسەی تیا دەکەین کە بۆ قەزی غەزە و فەلەستین دڵمان خۆشە. بەڵێ دیارە غەزە و قەزەی فەلەستین 15 مانگی ڕابردوو هەمومانی نیگەران کرد چونکە قەزیەکە قەزەیەکی استراتیژی گەورە بوو. بەڵام ئەلحەمدولیلا لە ئان و ساتێکدا باس لە غەزە دەکەین کە موسڵمانان لە دنیادا دڵیان خۆشە بەو نمونە شۆڕشگێڕیە جیهادیە گەورەی کە قەسام تۆماری کرد. بەڵێ زۆری گۆڕیشت 7 ئۆکتۆبەر و دوای 7 ئۆکتۆبەر. هەمومان ئەگەر سەیری پێش 7 ئۆکتۆبەر بکەین دنیا نەوعێکی تر بوو لەسەر فەلەستین و لەسەر تەطبیع و لەسەر گۆڕینی تەل ئەڤیب بۆ ئەقسا و بۆ قودس و ئەقسا بکەن بە شتێکی تر و وڵاتانی عەرەبی سەرەیان گرتبوو بۆ تەطبیع لەگەڵ قەوارەی جوولەکە و شتی تر هەبوو. بەس ئێستا هەموو معادلەکانی گۆڕی، معادلەی منتیقەکەی گۆڕی، سووریای گۆڕی، بۆیە وانییە کاریگەری کەم بوو بێ. من بیرم دێ 3 ڕۆژ دوای 7 ئۆکتۆبەر وەزیری خارجی ئەمریکا هات بۆ ئیسرائیل. 3 یا 4 ڕۆژ بوو کۆبوونەوەیەکی مەجلیسی ئەمنیان کرد. 3 استراتیژیان ڕسم کرد. استراتیژی یەکەم ئەبێ دیلەکان ئازادکەین. استراتیژی دووەم دەبێ حەماس لە ناوبەرین. استراتیژی سێم دەبێ غەزە و کەرتی غەزە هەمووی لە فەڵەستینیەکان چۆڵکەین. 15 مانگ ئەو شەڕە گەورەیە، شەڕی دنیا، شەڕی زلهێزانی دنیا، شەڕی ئیسرائیل نەبوو. بەدیدی من ئیسرائیل وڵاتانی زلهێزی وەکو ئەمریکا، وەکو فەڕەنسا، وەکو یەکێتی ئەوروپا بە هەموو وڵاتەکانەوە پشتگیری نەکەن بەشی 1 هەفتەی حەماس ناکە لەسەر پێی خۆی نەوەستاوە. بەڵێ قووەتەکەی لە غەیری خۆی وەرگرتووە. کەواتە 15 ڕۆژ 15 مانگ ئەو بەرخۆدانە، ئەو جیهادە، ئەو گیان فیداییە نەیانتوانی یەکێک لە استراتیژەکانیان بێن نەدی. مناڵیان کوشت، ژنیان کوشت، مجاهیدانی قەسامیشان شەهید کرد، سەرکردەکانیشان شەهید کرد، بەڵام ئیرادەیان نەشکا. و دواتر قرار بوو حەماس نمێنێ، بەڵام ئێستا گرێ بەس تەوقیع دەکات. ئێستا ڕێکەوتنامە واژۆ دەکات
ئێستا دنیا چاوی لە ڕێکەوتن نامەکەی ئەوە کەواژۆی بکە و مەرجەکان ئەو فەرز دەکا کەواتە دەتوانین بڵین زۆر شتی گۆڕی بۆ دنیای ئیسلامیش بۆ ئێمە ئیسلامیەکانی شتی گۆڕی بەرە ئیرادەیەکی بۆ ئێمە دروست کردەوە ئێمەش ئیسلامیەکانی دنیا خەریک و زۆر شتمان لێ تێکچێ خەریک بووە بە هەندێک ڕواڵەت گەرایی و هەندێک وەزعی دروشم سەرسام بین یا مەشغوڵ بین کە ئاساسیاتی خۆمان لەبیر چێتەوە وڵا ئێستا من زۆر زار ئاساسیاتەکە مەبەست لە پرسی جیهاد بەڵێ لە پرسی جیهادە لە پرسی شەهیدیە لە پرسی مەبدەئی بوونە لە پرسی ڕیسالی بوونە لە پرسی فەنایە لە پێناوی قەزیەکدا لە پێناوی ینی خۆ خستنە ژێر بەردەمی مەسئولیەتێکی گەورەیە بەڵام من ئێستا زۆر جار لەو ڕۆژانە لەناو تەنزیماتی خۆماندا لە ناوی یەکگرتووی ئیسلامی کوردستان وتم پێم وایە دەبێت لە قوتابخانەی غەزەییەکان و حەماس ئەوجا دەرس بخوێنین زۆر جار باسەوە دەکرێت بەڵێ بچین ئەو دەرسان خۆی لە پرسی چەک لەبەرەوە ڕابردووی باس لە چەک باس لە تەوقیتە ڕۆژێک لە ڕۆژانی ئێمە کەسەر بە قوتابخانەی وەسەتیین و ڕابەرایەتی گەورەی ئەمە پرسەکەشمان نییە تۆزێک مادەم باس کرا بەڵام ئەمەشی ئەم پرسە هەیە خۆی ئەوانەی ئێستا لە غەزە ئەو بوتڵاتە دەنوێنن حەماس کوڕی قوتابخانەکەی حەسەن بەنان باش کە کوڕی قوتابخانەکەی حەسەن بەنان دیارە لە هەر شوێنێ چی پێویست بێ بۆ کاری ئیسلامی ئەوە مەطرحە شتێکی نامۆنیە نەخێر نامۆنیە بۆیە بێمە سەر تەحدید پرسیارەکە زۆر شتی گۆڕی ئەنی سیر دەکەی ئێستا شتی تریشە گۆڕێ بە تەسەوری من لە ڕۆژانی ئایندە شتی گەورە تریشە گۆڕێ منتیقا گۆڕانی بەسەر هاتووە وڵاتانی عەرەبی خەریک بوو ئیرادەیان بێکجاری تێک بشکێ هەمویان تەسلیم بوون ئێستا لە بەردەمی حراجیدان ئایا دەگەڕێنەوە سەر ئەو وەزعی پێش 7 ئۆکتۆبەر بەدیدی من ئاسان نییە بگەڕێنەوە سەر پێش 7 زۆر باش مامۆستا مستەفا دەگەڕێمەوە لای بەڕێستان کاگەڵژینەوەش بەخێر بێن سوپاس بۆم دەرفەتە ئیسرائیل وەک مامۆستاش ئاماژەی پێکرد سێ استراتیژی دیاری کرد بوو لە ئەنجومەنی سەربازی بچووکراوەدا ئەم ئامانجانەی کە هەیبوون لە دوای 15 مانگ هیچی بەدی هاتوون یاخود چی دەستکەوت ئیسرائیل لەم جەنگە بەناوی خۆی گەورە و میهرەبان سپاس بۆ بەڕێستان و خوشحاڵم لە خزمەت ماوەپاش و بینەرانی بەڕێزە لە خزمەتتان نابین لە ڕاستیە قسەکانی مامۆستا مستەفا تەوزیحێکی جوانی تیا بوو لەسەر ئەو قەزەیە ئیضافەتەن بۆ ئەوە طبعاً نەکرد ئامانجەکانی نەپێکە ئەو ئامانجە سەرەکیانەی کە دایان نابوو یعنی کۆمەڵێ شکستی گەورەتری هێنا لەسەر کۆمەڵێ ئاستی جیاوازی تر ئیسرائیل بۆ نمونە بۆ یەکەم جار ئیسرائیل دەرکەوت کە ئیسرائیل لە ناخیا وڵاتێکی وێرانکەرە وڵاتێکە مەسەلەن لە ساڵی 1937ەوە خەریکی ئەنجامدانی قەسابخانە و وێرانکاریە لە فەلەستینە تۆ بڕۆ تاریخی قەسابخانەکان بخوێنەرەوە کە ئیسرائیل و جوولەکەکان زایۆنیستەکان لە سنووری فەلەستینە ئەنجامیان داوە بزان لە 1937ەوە دەست پێ دەکات دەیان مەزەریان ئەوە کردووە ئەمە سومعەی ئیسرائیلی گۆڕی لە چیەوە کە لە هێزێکەوە کە خۆی بە چۆنەڵێ قوربانی هۆڵۆکۆست و نازانم دژایەتی سامیەت و ئەمانە پیشان ئەدا لە جیهانا ئێستا بوو بەوەی کە کۆمەڵێ قانون و قەرار و بڕیاری گرنگ لە دژی ئیسرائیل لە جیهانا لە ماوەی 15 مانگی ڕابردووە دەرچوون لەلایەن محکەمەی لاهای لەلایەن ئەنجومەنی ئاسایش لەلایەنی ئەمە بۆ خۆی شکستێکی گەورەیە ئەگەر تەداعیاتی شەڕەکە لە ڕووی زەرمەندی دارایی لە ڕووی نازانم کوشت و کوشتارەوە مودەیەکی زەمەنی لەسەر ئیسرائیل دەورێ بێ بەڵام ئەم قەرارانە کە لە دووتوێی فایلەکانی ڕێکخراوی ئومەی متحیدە و دادگای تاوانەکانی نێودەوڵەتی و ئەمانەیە هەیە ئەمە مەدەل حیات کاریگەری لەسەر سومعەی سیاسی لەسەر ئەو شتێک کە پێوترێت دەوڵەتی زایۆنیست هەیە ئەمە یەکێکە لەو کێشانە خاڵێکی تر کە بەڕاستی کە کۆڵی ئیسرائیلی لەم مەسەلەیە زیاتر کوتیجگە لە بەرخودانی فەلەستینیەکان و مجاهیدانی غەزە و فەلەستین و حەماس و کەتیبەکانی و هەروەهاشان بەشانی هەندێک کەتائیبی تر وەکو بەڵێ قودس و ئەوانە لە ڕاستیە ئیسرائیل یەکێک لە شکستەکانی تر ئەوە بوو چۆنەڵێ مراهەنەیەکی زۆری لەسەر دەرچوونەوەی ترامپ کرد لەم ئینتیخاباتەیە اعتیمادیان یا قیاسیان لەسەر دەورەی پێشووی ترامپ بوو کە ساحێبی بیرۆکەی و هەنگاوی گواستنەوەی سەفارەتی ئەمریکا لە تەل ئەبیبەوە بۆ قودس و اعترافکردن بە بەرزایەکانی جۆلان وەکو خاکی ئیسرائیل و ئەم هەنگاوە خەتەرانەی کە
پێشتر نای احتیمادێکی زۆریان یا مراهەنەیەکی زۆریان لەسەر دەرچوونەوەی ترامپە کرد بەڵام دەرکەوە ئەو ترامپەی کە هاو سێرەکەی پێچەوانەی خواستەکانی ناتانیاهۆ ئەو دەسەڵاتە متەتەڕیفەی ئیسرائیل بەڕێوە ئەمە بۆیە بەڕاستی ئەمەش یەکێکە لە شکستەکانی تر یەکێک لە شکستەکانی تر کە ئیسرائیل تووشی دەبێ بەدەر لەو خاڵانەی مامۆستا موسەفا باسی کریا بەدەر لەو ئامانجە سەرەکیانەی لە شەڕەکەیە خۆیان پێوە بەستەوە ئەو سێ خاڵە گرنگە کە بۆیان نەهاتە دی مەسلەی ئەو دەرهاویشتە ناوخۆیانەی کە لە ناو ساحەی سیاسی قوارەی ئیسرائیل ڕوئەدا لە ئێستا مەسەلەن کۆمەڵێ دەست لە کارکێشانەوە هەیە کێشەی ناوخۆیی هەیە بەرەبەرە ئەمە تا حەماس ئاوا نمایشی زیرەکانە و بوێرانە و لێزانانە بکە زیاتر چۆنە لە مناقەشاتی توندی داخلی لە ناو ئیسرائیلە دروستە بێ بۆیە ئەتوانین لە زۆر ڕۆوە بڵێن کە ئیسرائیل شکستی هێنا نەک ئیسرائیل هەموو ئەوانەشی کە وەکو عەبدولها مەسیری ئەڵێ مەسەلەن زایۆنی ئێستا هەرەوە نییە مەسەلەن ئینتیمای جوولەکە بێ ئەڵێ جاریوان نوێژەکە بەڵام بە بیرۆکە وانێ بە پلان ئەوەیە خۆتان نەزانن وەکو مامۆستا موسەفا باسی کرد ینی پێش 7 ئۆکتۆبەر یعنی قسەکە لەسەر سەفقەی قەرن و لەسەر تەطبیع و ئەو کۆمەڵی وڵاتی عەرەبی هەبوون چۆن پێشبڕکیانە کرد لەوەی داخلی ئەم معادلەیە بن بۆی دوانەکەون بەڵام بۆن منە 7 ئۆکتۆبەر تۆفانی ئەقسا هەمووی هەڵگێڕاوە بۆیە بەڕاستی لە هەموو ناحیەکانەوە توانین بڵێن لەسەر ئاستی ناوخۆیی لەسەر ئاستی سەربازی لەسەر ئاستی سیاسی کاک لەسەر ئاستی ئابووری شکستی گەوریانێنە یعنی وەزارەتی دارایی ئیسرائیل اعتراف بەوە کە 38 ملیار دلار خەسارەتی داراییان هەبووە ئەمە لە کاتێکە ئەمریکا وەکو مناڵێکی بەناس خۆی مەسرەفی ئەم شەڕی کردووە خۆی چەکی بۆ دابین کردوون خۆی پشتی گرتوون وەکو محەممەد حەسەنەنەیکە ئەڵێ بە حیاتی ئەمریکا دەست لە ئیسرائیل بەرنایە چکە سیناروی دروستبوونی ئیسرائیل وەکو سیناروی دروستبوونی ئەمریکا وایە ئەمریکا خەڵکانێک هاتوون لە دەرەوە دانیشتوانە ئەسڵەکەیان قەتڵ و عام کردووە کە هەندێک سوورەکانە هاتون لە نیشتەجێ بوون ئیسرائیل ژەماچ ئەلە دی دەستورمانە هەردووکی بە خوێن نووسراوەتەوە بۆیە سەرباری ئەم هەموو تێچوونە کە ئەمریکا لە ڕووی دارایی لە ڕووی لۆجستی لە ڕووی ئیستیخباراتی لە ڕووی شتی تر پێم وانە ئەوەی کە لە ئەمریکا چووەتە سەر لێ بچێتە سەر هێزێکی ئایدۆلۆژی وەکو بەتاکید مەبەست نەمە چییە یعنی یەک جۆرێک شێوازێک فۆرمە لە دروستکردنی ساژە ئەو بەشەی کە پێترێ قوارەی زانی بەتاکید لەسەر ماڵ و لەسەر ژیانی ئەو خەڵکە نەدروست کراوە ئەوەی کە هەیە یەک لە شکستەکانی تر کاک کارزانگیان مەسەلەی ئیستیخباراتیە یعنی کۆمەڵێ لێدوانی ئیسرائیل هەبوو نەکێک لانی ئەم سەرکردەی کەتیبەی شاطئ و ئینەکە بوو کە بەحساب بە هەموو معلوماتی ئیستیخباراتی ئیسرائیل شەهید بووە بەڵام دەرکە خۆی سەرپەرشتی پرۆسەی ئاڵوگۆڕی بارمتەکانەکە یا پێشتر بۆ نمونە هەموو ڕیواەتی ئیسرائیلی ئەوە بوو کە محەممەد زەیف ینی کەسێکە مەشلولە کەسێکە برینارە کەسێکە هەموو ڕیواەتەکانیان سیرەکەی ئەوەیە بۆیە بە دڵنیاییەوە ئەمە کۆمەڵی لە چاودێرانی بیانیش باسێکن کۆمەڵی تەقاریری بیانی حتا مەسلەی کۆمەڵێ لە تیرۆر و ئەو هەنگاوانەی کە بوونەمایی ئەوەی کۆمەڵی سەرکردە کۆمەڵی کەسایەتی دیاری مجاهد لە فەلەستین و دەرەوەی فەلەستین لە حەماس شەهید ببن مەرج نییە مەزدەرە ئیستیخباراتەکە ئیسرائیل خۆی بێ چونکە شکستی ئیستیخباراتی ئیسرائیل لە کۆمەڵێ مەحافلی گەورەیە دەرکەوت زۆربەی یعنی ڕیواتەکانەوەی کە ئەمریکا خۆی تهدیدی کۆمەڵەشتەکە ئەمریکا بە بەرچاوی هەموو دنیاوە بێ ساروخی چۆنەڵێ بەدیقەتی باتێ بە ناوی ئەوەی کە مەدەنی کەمتر بکوژرێ لە ئامانجی عسکەری با بەتاکید ئەوشی بۆ دەکات بۆیە بەڕێی من ینی شکستی گەورە ڕوبەڕووی ئیسرائیل بۆتەوە و شتی تریش بەڕێوەیە کە ڕەنگە لە قۆناغەکانی داهاتووە لەسەر ساحی سیاسی ئیسرائیل ڕەنگ بداتەوە. زۆر باشە مامۆستا مستەفا ئێمە لەم ئاڵوگۆڕی دیلانە بینیمان کە ینی لە تەوەقوعی هیچ کەسێکدا نەبوو حتا ئێمەش لەو دوورەوە ناومێد ببووین بەڕاستی پێمان وابوو کە حەماس تەواو هیچ جوڵەیەشی نەماوە بەڵام لە دوای ئاگربەست لە دوای ئەم ئاڵوگۆڕی دیلانە دەبینین سەربازی چوارشانە بەچەکی ئیسرائیلیەوە دەبینین لە سەر مەنەسەکان ینی ئەو پەڕی دڵخۆشیان پێوە دیارە ئەم وێنانە چیمان پێ دەڵێن پێمان دەڵێن کە حەماس ینی هەندێک جار دەڵێ حەماس هێشتا دەستی بە شەڕ نەکردووە ینی بە جۆرێک دەردەکەون وێنەکان لەوێت چیمان پێ دەڵێن وەڵا وێنەکان هەر خۆیان ماناکان زۆر ڕۆشن و دیارە بەپێی هەندێک داتا پێش 7 ئۆکتۆبەر حەماس 50,000 چەکداری ئامادەکراوی مدەڕەبی بووە بەڵێ تەنها بۆ یەک بوتولیەی 7 ئۆکتۆبەر 1200 مجاهیدی ناردە ئەودی و شەوی پێش ئەمەلیەکە
1200 مجاهید هەمووی هاتووە تەوقیعی مردنی کردووە. بەڵێ زۆر عجوبەتە ئەوە بە مێژووی موسڵمانان من قەناعەتم وایە ئەزمموی ئاوە نەبووە. 1200 کەس هەمووش یەکێک لە مەرجەی مشارەکەی بریتی بووە دەبێ حافظ القورئان بێ. ئەوانە لە منطلقی قورئانەوە خەڵکێکیان پەروەردە کردووە، قاچیان لێرەیە، هەیکەلیان لێرەیە، بەڵام ڕۆحیان لە شوێنێکی ترە کە بەهەشتە. ئەو گیانە هیچ بەرگەی ناگرێت، کەواتە تەنها بۆ یەک عملیەی سەربازی 1200 کەسیاندا نەبوو، 50,000 مجاهیدیان هەبووە. کەواتە ئەگەر لە 10% شەهید بوو بێ، کەواتە زۆریان ماوە. ئەگەر لە 10% شەهید بوو بێ باوەڕ ناکەم واش بێ ئەو عەدەدەش بێ، چونکە ئەوانە بە جورئەتەوەشی خۆیان دەڵێن. بۆیە من پێم وایە ئەوەی کە ئێستا بینیمان لە کاتی ئەو 16 ڕۆژەی گرێبەستی یا ڕێکەوتن نامەی ئاگربەست، بەڕاستی جارێکی تر ئەویان سەلماند کەوانە حوزوریان هەیە، هەن لەسەر پێی خۆیان وەستاون، چەکیشیان بەدەستە، لەژێر تونێلەکانی غەزەدا ئامادەکاری گەورەیان هەیە. لە 15 مانگدا ئیسرائیل چی کردووە؟ نەیتوانیوە خۆی یەک شوێن نەماوە. ئەو هات بۆ لوبنان، لە لوبنان ئامانجەکانی دەپێکان، کەرتی غەزە و دەوروبەری غەزە و هەر شوێنێک بیزانی بێ مجاهیدێکی لێیە قەستی کردووە، وێرانی کردووە. دیارە تا ئێستا ئیستیخباراتەکەی لە ئاستی ئەوە نەبووە بتوانێت شوێنەکانیان کەشف بکە، بە دەلیلی ئەوەی کاتێک ئەو دیل و دەستگیر کراوانە داهاتنە دەرەوە، ئەدوت لە هۆتێلی 4 سێرە و 5 سێرەجی هاون، ینی پێ نەدەچوو لە غەزە بن، لە کاتێکدا لە غەزەش بوون، خوان مەجالیان نەبووە، نەبێن بۆ ئوردون، نەبێن بۆ میسر، نەبێن بۆ لوبنان، بۆ شوێن نەبێن بۆ سووریا، لە داخلی ئەوێ بوون. دەلیلی ئەوەیە حەماس لە 14 ساڵی ڕابردوو کە ئامادە باشی خۆی کردووە لە ژێر غەزە پێدەچی شارێکی تری هەبێ بە شێوازێکی تر. ئەگینا لە ماوەی 2 سەعات کە ئاگر بەست ڕادەگەیەندرێ ئەو خەڵکە بە ئامادە باشی دێتە دەرەوە، دیلەکان دێنە دەرەوە. بەڕاستی دەلیلی ئەوەیە ئەوانە ئێستا لە قووەتدان، ئێستا ئیرادیانە بەهێزە، ئێستاش دەتوانن مواجهە بکەن. هەر ئەو خیتابەی ترامپ کەوتی دەبێ غەزە چۆڵ بکرێ، غەزە چۆڵ بکرێ، چ وەڵامێکی ترامپیان دایەوە بەدەیان هەزار، وەڵا بە 100,000 ئەڵێ نزیکەی 700,000 تا 800,000 فەلەستینی غەزاوی لە ئەطرافی غەزەوە داخلی ناوشاری غەزە بووە. ئەوە دەلیلی ئەوەیە ئەوانە شعبەکەیان لەگەڵا، مناڵیان لەگەڵا، ژنیان لەگەڵا، گەنجیان لەگەڵا، خەڵکەکەیان لەگەڵا، هەموو خەڵکەکە حەماسە، هەموو خەڵکەکە قەسامە. زۆر باشە، کەواتە حوزوڕێکی گەورە هەیە، حوزوڕێکی گەوریان هەیە. کاکاوژین لە ماوەی 15 مانگدا ئیسرائیل بە پاڵپشتی ئەمریکا بە ئەمری واقع و بەهێز نەیتوانی حەماس لەناو بە. ئێستا وەکو مامۆستا مستەفا ماژەی پێکردێک کە لە پرسیارەکانی من ترامپ هاتووە دەڵێ خەڵکی غەزە نابێ لەو وێرانەیەدا بژیانی و جۆرێک دڵسۆزی نیشان دەدا على ئەساس ئەم هەموو وەکو جیهان ئەم هەموو قەتڵ و عامەی نەبینی بێت. ئەوەی کە بە شەڕ پێیان نەکرا دەتوانن لە ڕێگەی دیبلۆماسی و لەگەڵ وڵاتانی عەرەبی بیکەن، یاخود وڵاتانی عەرەبیش هۆشیار بوونەتەوە. بینیم 4-5 وڵات بوون دوێنێ وەڵامێکی ترامپیان داوەتەوە هەمویان ڕەتیان کردوێتەوە. تەواو ناومێد نەبوون ئەمریکا و ئیسرائیل لەم پرسە. بەتەکید وایە ئەوەی ترامپ باسی کرد طبعاً ئامانجێکە لەگەڵ ئینی ڕاستڕەوە متتەڕیفەکانی ئیسرائیل یەکێتەوە. طبعاً لەسەر ئەرزی واقع سەر ناگرێت کە ئێمە بە شەڕ باسمان کرد نەیانتوانی تەهجیری خەڵکی غەزە بکەن، بەتەکید لەم نوقتە گەورەیەشان نایکەن. یعنی گەر خەڵکێک لە نەیارەکانی حەماس هەتا لە ناوخۆی فەلەستین یا لە دەوروبەرە یا هەندێک ئەنزیمی عەرەبی کە پێیان خۆش نییە جوڵەی ئیسلامی سەرکەوتن بەخۆیەوە ببینێ، ملاحەزیان هەبوو لەسەر هەنگاوەکانی حەماس، لەسەر 7 ئۆکتۆبەر، لەسەر چی ئێستا هەمویان تا کۆبوونەتەوە لە میسر. یەکێک لەو خاڵانەی کە لەسەری ڕێکەوتن ڕەفزی دەکەن ئەوەی کە تەهجیری خەڵکی غەزە بکرێ بە ناوی ئاوادانکردنەوە بۆ میسر و ئەردەن و هەندێک شت. ئەمە لە ڕووی مەبدەئیەوە ئەگەر سەرنج لەسەر هەندێک هەنگاوی حەماس هەبوو بێت، سەرنج لەسەر ئەمەنیە ئیتیفاقێکی ناوخۆیی هەیە کە بە هیچ شێوەیەک نابێت خەڵکی غەزە تەهجیر بکرێ. ئەمە نەک حەماس و هێزەکانی ناوخۆی فەلەستین لەسەری ڕێکەوتون، دەوڵەتانیش. ئەو دوو وڵاتی کە ناویان هات میسر و ئەردەن یەکەم کەس بوون کە خۆیان لە ڕێی
وەزارەتی خارجیەوە ڕەتیان کردەوە و ئەمە خاڵێکی تر خاڵێکی گرنگ لەم مەسەلەیە بۆچی ناچێتە بواری جێبەجێکردنەوە ئەم وڵاتانە لە دەوروبەری ئیسرائیلن هەر یەکە و مەهامێکی هەیە بەرامبەر ئیسرائیل یەکێک هەیە لە ڕۆژگارێکا لە 60ەکانە کەوتۆتە شەڕۆ لەگەڵ ئیسرائیل کوین کۆمەڵی ئیتیفاقیات و تەفاهمات لەبینیانە هەیە لە بینی ئیسرائیل و ئەم وڵاتانەیە ئەردەنە میسرە ئەمانێ وەیە چاودێران پێیان وایە 2 ملیۆن و ڕوبع ملیۆنێک نزیکی 2 ملیۆن و 250,000 کەس لە دانیشتوانی غەزە تۆ نەقلەکەی بۆ وڵاتانە ئەمە کێشەی دموگرافی یەکەم دروستەکە بوویان دووهەم ئێمە بە چای خۆمان بینیمانە فەلەستینی ئەوەی پێوترێ فەلەستینی شەتات ئەوان مەجموعەیە کەوتونەتە لوبنان مەجموعەیەک لە ئەردەنن طبعا لە سا 60 ئەردەنی مەشهورە کە بە ئەسڵ بنەچەیان فەلەستینیە وەختی خۆی کە ئاوارە کراون ئەمانە ناتوانن بەبێ خەیاڵی مقاومە بەبێ خەیاڵی بەرەنگاری بژین بۆیە سەتۆ نمونەی لوبنانت هەیە لە لوبنانەوە ساڕۆخ جاری وایە هەڵەدرا لە لوبنانەوە مەسەلەن چالاکی ئەکرا لە سووریا ماوەیە گروپەکان لە سووریا بوون چالاکیانە کرد بۆیە بەڕاستی هەموو ئەمانە تێئەگیرێ لەگەڵ کۆمەڵی ئیتیفاقیاتە کە لە بینی ئەو وڵاتانە و ئیسرائیلە هەیە یعنی ئەموو ئیتفاقاتی دەولیە تەفاهماتی دەولیێت تۆ 500,000 فەلەستینی مەسەلەن ئەکەی بە ئەردەنا ئەی بێتە میسر ئەمانە بە تەئکید دانانیشن وەکو هاوڵاتیە کە لە جوئی وەرگرتوێ لە وڵاتێکا ملتەزیم بێبەوە ئێمە بە چای خۆمان بینیوە من فەلەستینی سووریان بینیوە فەلەستینی لوبنانم بینیوە کۆبنەوەمان لەگەڵا کردوون یعنی لە مؤتەمەرات تا بینیمانن کاکە گیان فەلەستینی نەک لە ناو وڵاتانی دەوروبەرا بێ لە ئەمریکا بێ لە ئەوروپا بێ لە رووسیا بێ خەیاڵی بەرەنگاری لە مێشکیا هەیە ئیشی لەسەر سەبارەت بە فەڵەستینیەکان کاکاوژین بەڵام ڕاتکردنەوەی بیرۆکەکە شتێکی ناوە نەبوو بە نسبەت وڵاتانی عەرەبیەوە تایبەت میسر ئێمە کە دەزانین کە ئەمریکا چەند پاڵپشتی بووە لە زۆربەی قەزیەکان لە بەرژەوەندی خۆی کاک ئەم جورەتان لەکوێوە سەرچاوی بەزانی چۆنە ئێستا ڕاستە ترامپ هالەیەکی بۆ دروست بووە یعنی وای کرۆ کۆمەڵێشتی خستە ڕوو ئێستا هەندێک وڵات خەریکە ئەها هەندێک تەسلیمی ئەمری واقع بێ بەڵام لە ڕاستیە ئەمە خاڵی بڵێن هەنگاوە سەرەتایەکانە ئێستا خەریکە دژایەتێکی نێودەوڵەتی یعنی ڕاوەستانەوەیە لە بەرامبەر ئەو غەتڕەسەی ترامپا دروستە بێ بۆ نمونە ئێستا لە ڕۆژانی ڕابردووە وتی مەسەلەی لە سا 25 گومرگە خەمە سەر هاوردەی کەلوپەلی کەنەدا و مەکسیک دوێنێ کەنەدا و مەکسیک دوێنێ و پێرێ ئەوانیش دیسانەوە هاتن بە میسل ئەوە دەکەن ئەمە خۆی بۆ خۆی قەزەیەکە یعنی مەرج نییە لە ڕێوە ئێمە پێمان وا بێ ترامپیش ئەوە دەکات ترامپ بۆ خۆی کۆمەڵی کێشەی هەیە ئەمریکا لە حربی ئۆکرانیا و رووسیا و کۆمەڵ شتیان هاتۆ بۆیە سیرەکەی یانوێ کەمترین کێشەیان لە منتیقەی شەرقی ئەوسەتا هەبێ یعنی ئێمە لەگەڵ نوێنەرێکی وەزارەتی خارجی ئەمریکا لە مەحفلێکا دانیشتوین باسی کرد ئێمە کێشەمان لەگەڵ سین هەیە کێشەمان لەگەڵ مەسلەی ئۆکرانیا و رووسیا هەیە کە ئەوە یەخەیەکی گەورەی ئەمریکا و ئەوروپایەکانی گرتووە بۆیە بەشێ لە تەرکیزی سیاسی ئەمریکەکان ئەچێ بۆ ئەم مەسلەیە بۆیە مەرج نییە قبولی بکەن کۆمەڵێ سایکێک لەو شتانەی سەپاندیان بەسەر ئیسرائیلە نایانەوە شتێک هەبێ زیاد لە پێویست تەرکیزی سیاسیان مەشغوڵکە بۆ قەزێ گەورانەوە لەکوێ بیانەوێت دەست پێ بکات بڵێ بۆیە بەسەراحەت یعنی مەرج نییە هەر لە ڕووی هەنگاوی سیاسی شەوە ترامپ ئەمەی بۆ بچێتە سەر جگەل لەوەی کە لە ڕووی ناوخۆیی و لە ڕووی شعبی و شەقامی فەلەستینیەوە مطلقاً ئەو شتە ڕەفزە ئێمە ئاوارەکانمان بینی کە ڕۆیشتنەوە کابرا پێخۆشە لە بەردەم لە ناو خێمەیە بێ بەس لەسەر ئینەکی خۆی ئەرزی خۆی ینی بۆیە بە تاکید ئەوە لەگەڵ زۆر باشە کاکاوژین دەست خۆش بە دەگەڕم وەلای تۆ مامۆستا مستەفا خەواری زاوینی تا کۆتایی لەگەڵ ئەم ئاگر بەستە دەڕوات باس لەوە دەکرێت کە چوار قۆناغ بێ ئەمڕۆ نووسینگەی بنیامین ناتانیاهۆ هەواڵێکی بڵاو کردوێتەوە کە سبەی لە واشنتن لەگەڵ دۆناڵد ترەمپ دادەنیشن لەسەر قۆناغی دووەم و سێم و چوارەم سە دەکەن لە کاتێکدا قۆناغەکان هەموو کۆتایی هاتووە پێدەچێت جگە لە قۆناغی یەکەم ئیسرائیل قۆناغەکانی دیکەش بێت ئەوەی کە لەسەر مێزی گفتوگۆ وعدی داوە کە جێبەجێ بکە یان قوارەیە خۆی جوولەکە جێ ئەمان نییە ئەوە دڵنیا بین کە جێ ئەمان نییە بەڵام ئایا واقعا نێودەوڵەتیەکە ئیقلیمیەکە شەڕێکی ماڵوێرانکەری 15 مانگی کە ئیسرائیلی ماندوو کرد بەبێ هەندێکدا تا 800,000 ئیسرائیلی کە لە وڵاتانی دنیاوە هێنراوە ئیسرائیل وڵاتی ئیسرائیلیان جێهێشتۆ گەڕاونەوە بە وڵاتەکانی خۆیان بێگومان واتە کۆچ لەوێەوە دەستی پێکردووە غەزەیەکان دێنەوە
فەڵەستینەکان دێنەوە ناو غەزە بەڵام ئەوان ئیسرائیل جێ دێڵن دوو ئەو ناکۆکیە گەورانەی لە ناو ئیسرائیل و حزابی سیاسی ناو ئیسرائیل هەیە ئەو مەشکیلانەی هەیە ئایا ترامپ چۆن مامەڵە لەگەڵ واقعیانوێکە دەکات کە ئێستا شتێکی ڕاگەیان و دەڵێ دەبێ ئاشتی ببێ بەیەکەوە ژیان هەبێ کێشەکانی شەرقی ئەوسەد چارەسەر ببن ئەوانە هەموو تەحەکوم دەکەن لە ئایندا ئەگینا بە تەسەوڕی من ئەوەندە شکستی خواردووە دەیەوێت بە نەوعێکی تر شکستەکەی پینە بکە ئەگەر ئاگامان لێبێت و یەک دوو ڕۆژە لە کەرتی ڕۆژاوە خەریکی وێرانکاریە بڵێ من توانم هەر هەیە هەر دەتوانم قووەتەم هەر هەیە بەڵام واقعی ئیقلیمی و نێودەوڵەتیەکە و سیاسەتی ترامپ و ئەوەی دەیەوێت لە منتیقە بیگوزارێنێت چیە ئەوانە تەحەکومەکەن ئەگینا ئەیانەوێ ئەو شکستەی ئێستایان پینە بکەن چکە زۆر شکستیان خواردووە شکستەکە زۆر گەورەیە ئەوە تا ڕاناگەیەندرێگینە جەیشی ئیسرائیلی زەربەی گەورەی خواردووە لە ڕووی داراییەوە مامۆستا هاوشین ئامادەی پێکرد داچۆڕاوە اقتصادی داچۆڕاوە ئەمریکا وەکو سەرەتاش وتم پشتگیری نەکە قەناعەتم وایە ماوەیەک لەسەر پێی خۆی ناوەستێ بۆیە ئەگەرەکان ناتوانین ئێستا خوێندنەوە بکەین بڵین وڵای ئیسرائیل ئەمە لەم قۆناغی کە غەزەیەکان دەبینی ئەوە دڵخۆشن لە ساحەکەدا بستنەر شوێنێکی داڕوخاو کەچی هەر دڵخۆشن ئەمە وای لێ نەکردون ئەمەش جۆرێک ترس بخاتەوە تەسیری هەیە خۆی پێوەری غەزەیەکان پێوەرێکی هەتا مەرزیشیان دانابوو کە نابێت کە لە کاتی ئاڵوگۆڕی دیلەکان ئاهەنگ بجێڕن و دڵخۆشی دەڕبڕن خاوارێزی هەنیە مەرزە بەڵێ پێوەری غەزەیەکان پێوەرێکی ترە جیاوازە لە پێوەری هەمومان ئەو ماوەیە زۆر لە میدیا و لە ئیعلام و کەسایەتی ئیسلامی و کەسایەتی سیاسی و لێرە هەندێک خەڵکی دیت نەتەوەی باسییان لەوە بوو کە ئەوە شکستە و سەرکەوتنیە دوو پێوەر هەیە پێوەری غەزەیەکان و هەماس و ئەوانە لە پێوەری ئێمەمانان جیایە پێوەری وان خاکێکە داگیر کراوە بەڵێ هەر دەبێت هەر داگیر دەکرێن کە مقاومە نەکەن و پێوەرێکیان هەیە کە ئەوان پێیان وایە شەهیدی گەورەترین پلە و مەقامە مناڵێکی بچووکیان لە کاتی هەفتەی یەکەمی وێرانکردنی غەزە گوێم لێ بوو ئاوا 10 ساڵ 9 ساڵ بوو ئەیان وت بڕۆی بۆ سینە ئارامیەکەت بۆ دێدەی بوو بەهەش خۆشترە لە سینە ئەو مناڵە ئەیوت بەهەش خۆشترە لە سینە واتە بچێتە میسڵ ئێوە کۆچ ناکە بیابانەکانی بەڵە سینە ئەیوت بەهەش خۆشتر ئەو گیانە ئەو پێوەرانە زۆر جیاوازن لە پێوەری ئێمە کە 50,000 کەس کوژراوە و وەڵا خاک تەخت کراوە و بینای گەورە نەماوە و ژێرخانی تەخت بووە و بۆیە کاتێک دێتەوە سەر خانوە وێرانەکەی هیچ نەماوە بەڵام لەوێ دوو بەتانی دەکاتە چادرێک و لە ژێریدا هەز دەکا فەوزێکی هەیە سەرکەوتنێکی هەیە بۆیە بەدیدی من بە تەحدید بۆ وەڵامی پرسیارەکەت ئەگەر ئیسرائیل بووی بچێتە سەرێ لەوانەیە لە دوای تەواوبوونی دیلەکان مامەڵەیەکی تری تون بکاتەوە بۆ ئەوەی شکستەکەی پینە بکە بە سیاسەتی منتیقە و نێودەوڵەتی ڕێگا بەوە دەدا نازانم جارێ زۆر باشە مامۆستا کاکاوژین ئەمەی کە غەزەیەکان تۆماریان کرد ئەوەی کە حەماس تۆماریان کرد هیچ جۆش و خرۆشێک بە حاڵەتە ئیسلامی کە دەدات جگە لەناو غەزە وا دەکات کە ئەو هێزانەی دیکە لە جیهانی ئیسلامی کە جۆرێک لە جۆرەکان سەرەتای بەرنامەکە مامۆستا مستەفا ئاماژەی پێکرد کەوت بوونە ژێر کاریگەری سەکانی ڕۆژ ئاوە لە نەرمی نواندن و لەم جۆرە بابەتانە وای لێ دەکات کە باوەشێنی دۆخەکە بکات و گەشت ببنەوە واتە بەرچاوڕوونی بە وڵاتانی ئیسلامی بەخشیوە لەوەی کە لەم سەردەمە و هەموو سەردەمەکان تەنها ئەوەی دەمێنێتەوە ئەوەیە کە خاوەنی هێزە بەتەکید وایە من بیرم دێ چەند ڕۆژێک بوو ڕووداوەکەی 7 ئۆکتۆبەر ڕوویدا بوو هەر لە بەرنمەیەک لەم ستودیۆ باسم کرد وتم یەکێک لە دەرهاویشتەکانی تۆفانی قسا ئەوەیە حاڵەتی ئیسلامی بژانەوە لە ڕاستیە ئێمە بە تایبەت لە دوای بەهاری عەرەبیەوە تەوژمی ئیسلامی لە مەنتیقەکە پرۆژەی ئیسلامی کۆمەڵێ هەوراز و نشێوی بەخۆیەوە بینی کە تەنانەت لەسەر ئاستی ناوخۆیی وڵاتانی تریش یعنی دەوری بینی تەسیری لێکردن چکە مەنتیقەکە متأثیرە بە یەکتری تۆرە سەیریکە لە ئینقلابی مسرەوە سەیریکە لە 2013 وە لە ئەو بربەستانەی بۆ تونس دروستە کرێەوە ئەو ئینقلاب چۆنەڵێ جۆرێک لە ئینقلاب لە تونس ڕوویداوە یعنی کۆمەڵێک حاڵەت توانین بڵێن ناڵێن شکست دەوێت تۆ خۆت تووشی شکردی بەڵام ئەو حاڵەتانەی بەسەر بەرئەنجامەکانی بەهاری عەرەبیە بڵێ ناوبێدێکی دروست کرده بوو بە سەراحەت و دوای ئەوە ئەو سەفقەی قڕن و کۆمەڵێک هەوڵ هاتن
بۆ ئەوەی تطبیع بخرێتە سەر ئەو تەنانەت ئێمە لە بواری هەڵبژاردننی ئیشمانە کرد مامۆستا مستەفا ئاگدارە 2003 ئێمە انتخاباتی پەرلەمانی کوردستان لە 2013 کرا چەند مانگێک دوای ئینقلابەکەی مصر بوو یعنی بە تەکید تەسیری لەسەر ئێمە هەبوو وەکو دەنگدان بە لیستە ئیسلامیەکان بۆ حاڵەتێک جۆرێک لە ناومێدی دروست کرده بوو کە وێنایەکیدا ڕەنگە ئیسلامی جارێکی تر نێڵن توخنی دەسەڵات توخنی بەشداری سیاسی بکرێتەوە بۆیە من ئەو کاتە ژەوەم باس کرد 7 ئۆکتۆبر حەماس بە سەرکەوتنێ دەستی پێکرد بە سەرکەوتنێکی گەورەتر کۆتایی پێهێنا چکە بە سەراحەت تۆ ئێستا بێتە سەرباسی ئەو نمایشانەی کە لە گۆڕینەوەی بارمتەکان و ئازادکردنی دیلەکانە گەورەترین دەرسیاندا کاکە گیان تۆ جاری وا هەیە مؤسساتی وا هەیە لە شکست ینی لە ڕێخستنی چالاکیەکی ڕۆشنبیری یا چالاکی مؤتەمەرێکی سیاسی شکستێنە ناتوانێت لە شێوەی لە بواری تەکنیکیشە شتێکی جوانەوە بکە تۆ لە دوای حربێکی ماڵوێران کرد کە لە سا هەفتا بۆ هەشتا مەزەندە ئەکرێ ژێرخانی غەزە لە ڕووی بینا و لە ڕووی مؤسساتەوە هەڵەتەکانە بێ ئەڵێ ئەو ڕێژەی تەقەمەنیانەی بارێنراوە بەسەر غەزەیە چەند بەرامبەری ئەوەی هێرۆشیما و ناکازاکیە تۆ بێی ئەم سیناریوانە بکەی کۆمەڵێ مەسجی سیاسی گەورە بدەیت یعنی ئێستا ئیسرائیلێکی لە کێشەکانەوە نییە کە کێشەکان ئەوەیە مەسەلەن ڕۆژێک بە سیارەیە کە لە 7 ئۆکتۆبەرا گیرا ئەمە مەسجێکی گەورەکانی ڕۆژێک دێ بە چەکی هێزە تایبەتەکان مەسەلەن تۆ پاسەوانی بارمتەکانەکەی اینجا ئەم هەموو من یەک شتم لەناو قەوسێکدا پێش ئەوەی ئەمە بڵێ بنیامین ناتانیاهۆ بە تایبەت داوای ئەم سارە ڕۆژەی کردوەوە ئەمە لە گرافی کەژدا هەیە ینی زاربەی وەک مامۆستا ئاماژەی پێکرد 40 میلیارد دلار وابزام 40 میلیارد دلار بەر ئیسرائیل کەوتو ئۆتۆمبیلێک باری 4 دەفتەرە بۆچی داوای ئەو مەسجی سیاسیە یعنی یەکشت با یەکشت بڵێن یەکەم ڕۆژ من بەسێ لە کۆمنتی ئیسرائیلەکانم خوێندەوە دکتۆر عەبدولوهاب مەسیری ئەو مفەکیرە گەورەی خۆی گەورە لێ خۆش بێ کە لە 2007 وفاتی کرد خەبیری مەسەلەی صهیۆنیەت و مەوسوعەی گەورەی هەیە لە دیدارێکە ئەڵێ هەر کاتێک کە من بێزارە بووم لە سیرکردنی کەناڵی نیزام عەرەبیەکان لە قەزەی فەلەستینیا چوم سەیری قەناتە ئیسرائیلەکان مەکرد چونکە ئەوان سادقانەتر چالاکیەکانی مقاومەی فەلەستینیان ئەگواستەوە لە عەرەبەکان بەوە ورم بەرزەبەوە تۆ بڕۆ سەیری کۆمنت و سەیری لێدوان و سەیری تەسریحی چاودێرە سیاسیەکان و نووسەرەکانی ئیسرائیل بکە بزانە چۆن ئەوە دەکەن یعنی تۆ بەس ئەو کەسانی کە شارەزای بواری عسکەرین ئەم گروپانە دێن کە سەرپەرشتی ئەوە دێن ئەم چەکدارانە هەل لە ڕووی قیافەوە لە ڕووی قیافەوە ئەزانی کە ئەمە جێشێکی نظامیە ئەم قیافەیە ئەم باڵایە ئەم ڕەشیقیە ئەم شێوازی نواندنە هی کەسێک نییە کە کەوتبێ بەسەرا بە ناچاری چێکی هەڵگرت بێ ئەمە خۆی بۆ خۆی ئەوەیە کە تۆ سەیرەکەی ئیحتیمامدان بە وردەکاری ڕێخستنی پرۆسەیەکی دیلبەدیل یا ئازادکردنی بارمتەکان بەو شێوەیە ڕاستی ئەمە خۆی بۆ خۆی ئەوەیە حاڵەتی ئیسلامی لە ڕووی نەفسیەوە لە ڕووی قوربانیدانەوە بژانەوە کاکە مراجعات لای ئێمە دروستەکە لەسەر ئەم مراجعەیە کاتم زۆر کەماوە هاوکارانم دەمێکە لەو دی و ئەگەر بە کورتی لەسەر مراجعەیە زەمێ بیکەم بە پرسیاریش بۆ مامۆستا من ویستم ئەوە بڵێم یەکێک لە دەرسە گەورەکانی بۆ هەموو موسڵمانانی مەنتیقەکە یا هەموو دنیا ئەوەیە لە غەزە لە فەلەستین سەرکردەکان لە پێشاوڵاتیەوە شەهید دەبێت بۆیە ئەو مناڵەی کە مامۆستا مستەفا باسەکایەت باسی ئەوە دەکات کە چۆنە ڕێخواخوایەتی تەمەنی تۆزی هەڵکشێ بچێ پەیوەندی بکا بۆ ئینەوە ئێمە دەیان تەجاریبی سیاسی بە تایبەتی ئەوانەی کە خۆیان ناو هێزی ئەلمانی هێزی ئەساری هێزی نیشتیمانی لە مەنتیقەکەیان نەتەوەی سیرەکەی سەرکردەکان لە دۆڵێکان خەڵکەکە لە دۆڵێکە هەر بە کوردستانی خۆمانەوە سیرکە ئەمەی کە لە فەلەستین ڕوویدا چ بە دەستپێکردنی چ بە کۆتایی ڕوحیەتی ئیسلامی بژانەوە و یەک شتی تر بەڕێی من لەسەر ئاستە ئیقلیمیەکە من تەسەور دەکەم بەڕێزان بە تایبەتی دوای گۆڕانکاریەکەی کە لە سووریا بوو فۆرمێکی تازەی کاری ئیسلامی بەڕێوە بێ لە ساڵحی تەوژمی سیاسی ئیسلامی مەذهب سونە لە مەنتیقەکەیە کە هێوری کە مساڵحەی تیابێ هێوری لە بینی هەتا بەشێ لە ئەنزیمەکان سووریا هاتن گروپی هەیە تەحریری شام هات هێزێک بوو هیچ هینێک مامەڵی لەگەڵ نەدەکرد لە پێشەوە تا ئەمڕۆ گەورەترین پێشوازی لێکراوە لەلایەن سعودیەوە داستێکی باڵایە بەڵێ هەمویان دەرسێکی گەورەن بۆ ئێمە کە بەڕاستی ئێمەش بزانین چۆن ڕاستە واقعەکان گیان بیئەکان گیان ئێمە دەبێت ئێمەش قەزەی خۆمانێ وەکو کورد بەڕاستی ئەوە هین ناکەین بەڵام بەڕاستی سوپاسی خوا ئەکەین کە لەسەردەستی ئەو پاڵەوانانە ئەگەر چی خەسارەتی ڕۆحی و بەشەری ئەوانەیان زۆر بوو نزیکی 47 هزار کەس بە ڕسمی شەهید بووە بۆ زیاتریشە بێسەر و شوێنەکان بەڵام دەرزێکی گەورەیە بە
بە مسلمانان و ڕەنگە فۆرمێکی سیاسی تر بە ئیرادەی قوڵەوە بێتەوە ناو ساحەکە زۆر وە سپاس. قۆناغی داهاتومان قۆناغێکی پرشنگدار بێ بۆ تەوژمی ئیسلامی لە زۆر مەنتیقەکەی باشە. ئینشاڵڵا. سپاس کاگاوژین، سپاسی سەرنجەکانە دەکەم. ماوەسا هێزە ئیسلامیەکان لە تەواوی عالەمی ئیسلامی بە هەرێمی کوردستانی شەوێ من دەزانین کە کۆمەڵێک هێزی ئیسلامی هەن. لە دوای ئەم جەنگە چاو لەو مەبدەئی قەوارەی بگۆرە حەماس دەکەن، هێزی حەماس لە ناو غەزەدا باستانەوە کرد کە جۆرێک لە بوژانەوە دەبێت بۆ هێزەکانی دیکەش. ئەم مەبدەئە ئێوە هەوڵ دەدەن بۆ نمونە ئێوە وەکو یەکگرت و کاگاوژین وەکو کۆمەڵی دادگەری ئەمانە کادیرانی خۆتان لەسەر ئەم مەبدەئە پەروەردە بکەن، بۆی کە پرسێکی وەکو فەڵەستین هاتە پێشەوە لێرە ئەوانیش بۆ بەرگری لە خاک، لە نیشتیمان، لە ئاین. کاکەرزان ئیسلامیەکان لە وڵاتانی منتیقا حوزورێکی کۆمەڵایەتی فکری جوانیان هەیە. بەڵێ معادلاتی ئیقلیمی و نێودەوڵەتی ڕێگرە لە حوزور و وجودیان. بە تەسەوەڕی من فرسەت لە هەر وڵاتێکی منتیقا بۆ ئیسلامیەکان لەبار بێتە پێشێ ئەو داپڵۆسینە نەبێ، ئیسلامیەکان ئامادەن بۆ چوونە پێشێکی گەورە. بەڵێ ئەوە خاڵیەکە. خاڵی دووەم بەڵێ خاڵی دووەم بەڕاستی ئەوەی حەماس لە پرۆسەی ئاشتی و ئاگربەستەکە نیشانی دنیایدا جارێکی تر بە تەسەوڕی من زۆر وێنەی ناشیرنی سڕیەوە. 10 ساڵێک بوو لە منتیقا، 15 ساڵێک بوو لە منتیقا وێنەی ئیسلامی بەڵێ بەتایبەتی بەهۆی داعشەوە وێنەیەک لە دنیادا گیرا بوو لە ئیسلامی وێنەیەکی زۆر ناشیرین. خۆشمان ئیدانەمان کرد تا سەرێسقان. ئێمە و کۆمەڵی دادگەری لەو هەرێمی کوردستانە ئەو حزوڕە فکریە منهەجیە مان نەبووایە، دەیان و سەدان لاوی ئەو وڵاتە متەئەسیر دەبوون بە داعش و دەبوونە بەڵا بۆ خۆشیان و بۆ میلەتەکەش. ئەو وێنەیە حەماس لە ڕۆژانی ئاگربەزدا هەمووی سڕیەوە. ئەوەی نیشانی دنیایدا وێنەیەکی جوان. مامۆستا هاوشین باسیەوەی کرد زایۆنی وێنەیەکی هەبوو لە دنیادا جوولەکە، وێنەیەکی هەبوو لە دنیا خەریک و ببنە شعب الله المختار، خەریک بوو بەهۆی ئەو ستەمانەی هەندێک جار وێناکە وادرا بوو ستەمیان لێکراوە ببنە خەڵکێکی مەڕموق لە هەموو دنیادا. ئێستا ئەوانە لە هەموو دنیا ناتوانن بە ئازادی بسوڕێنەوە، کارکتەرەکانیان ناتوانن بسوڕێنەوە. کەواتە ئەو وێنەیە بۆ ئیسلامی بۆتەوە حاڵەتێکی تر. ئەوەی سووریا بەڵێ ئەوەی سووریاش مۆزوعێکی گرنگە لە منتیقا، ینی ئەوەی سووریا کە سووریا بە دیدی ئێمە کاریگەری گەورەی لەسەر عێراقیش دەبێ، لەسەر وڵاتانی منتیقەش دەبێ، دڵی منتیقەیە سووریا. کەواتە هەموو ئەوانە پێمان دەڵێن ئیسلامیەکان دەبێ خۆیان ئامادە بکەن بۆ گۆڕانکاری گەورە و تەبەنی قەزیەی گەلەکانی خۆیان بکەن، میلەتی خۆیان بکەن، دانەبڕێن لە قەزیەکانی خۆیان. ئەو مەبادیانەی کاتی یاخود خوێندنەوەکان پێمان دەڵێن کە بارودۆخی دات و لە مەساڵح ئیسلامی بەتاکید باسێکی تەیاری مەسەن مەذهبی سوننە و ئەوانەی کرد کە ماوەیەکی زۆرە منکوبە لی دەدرێ مەجالی نییە خەریکە ئاماژەکان وان حزوری پەیدا بێتەوە گوێی لێ بگیرێ. بۆیە بە تەسەوڕی من بە مەرجێک ئێمە لە ئاز گۆڕانکاریەکان بین فرسەکان لە دەست نەدەین. ئەو گیانی مەبدەئی بوون و بۆ قەزیە ژیان و مامۆستا هاوشین باسی قوربانیدانی سەرکردەکانی حەماسی کرد کاکە چۆن ئەو گەنج و لاوانەی ئەوان نەبنە فیدای قەزیەیە کە دەبینن هەموو ئەوانەی موئەسیسی شەکەن هەموو بەگیانیان قوربانیاندا بە ماڵ و مناڵیان قوربانیاندا. من لە سەرەتای بەرنامەکەش وتم دەبێ دەرسی مەبدەئی بوون و بۆ ڕیسالە ژیان و بۆ قەزیە ژیان و گیانی قوربانیدان لە ئێمەدا دەبێ جاریکە زیندوی بکەینەوە، لە ئەوانە دەبێ عاشقی ڕیسالەکەمان ئەوانە عاشقی شەکەی خۆیانن. من قەناعەتم وایە کاری ئیسلامی، داوای ئیسلامی، کاری سیاسی ئیسلامی عاشقی نەبی بۆی نەژی نەبێتە بەشێک لە پێکهاتت خەونی پێوە نەبینی وەکو وەزیفە سەیریکەی نابێ وەکو دەبێ مهمەیەکی گەورەی حیاتی سەیریکەی. ئەو دەرسانە بخوێنینەوە. من قەناعەتم وایە لە ناو کۆمەڵگاکانی منتیقە ئیسلامیەکان حزوورەکەیان لە هەموو کە زیاترە چونکە ڕازگۆترین دەردەچن بۆ قەزیەی نیشتیمانی و قەزیەی فکری خۆیان. وڵا حەزم دەکرد زیاتر بڕۆین، بەڵام هاوکارانم دەڵێن هیچ کات نەماوە. مامۆستا ئەگەرنا حەزم دەکرد لەسەر دەرهاویشتەکانی لە سووریا وە هەنگاوی داهاتوو زۆر جار باس لە عێراقیش دەکرێت کە لەوەیە لە ناو پاکێجەکەدا بێت.
بەڵام تا ئێرە کۆتایی پێدێنین سوپاس بەوە. عێراق احتیمالی هەیە ئەو قەوسم لێ چاوەڕێی بەدیدی من بە خوێندنەوەی من چاوەڕێی انتخاباتی 25 یانزە دەکرێت دوای ئەوە دەست پێ دەکەن. احتیمالی هەیە بیانەوێ گۆڕانکاری لە عێراق بە ڕێگەی نەرم بکەن ئەو انتخاباتە خەریتە بگۆڕێ ئەگەر انتخابات خەریتەی عێراق نەگۆڕێ ئەمەش دەکرێت خۆم ئاسانترە ئەگەر هەر نیازێک ومێت دەکەین بە انتخابات بە انتخابات بێخوێن نەڕژێ. بەڵێ زۆر بەڕێز مستەفا عەبدوڵڵا چاودێری سیاسی بەخێر بێن سپاس بۆم دەرفەتە. بەڕێز هاوژین عومەر چاودێری سیاسی گەلێک بەخێر بێن ماندوومان کردن سپاسام کاتە لەگەڵمان بوون خوا بەخێر بێن. خۆشەویستانم لێرەدا کۆتاییمان هێنا بەم ئەڵخەی بەرنامەی گفتوگۆ سپاستام کاتە لەگەڵ ئێمە بوون. بەخوای گەورە میهرەبانتان دەسپێرین خواتان لەگەڵ.